سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاش ناونیشانەکان. سەرۆکایەتی پەرلەمان لەسەر چەند پەرلەمانتارێک ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. بنەماڵەی نەقیب محەممەد ڕایدەگەێنن دوای ساڵێک هیچ دانیشتنێکی دادگا بەڕێوە نەچووە. نرخی دۆلار گەیشتە 150,000 دینار و ئەگەری بەرزبوونەوەی زیاتری هەیە. ئێران 4 کەس بە تۆمەتی هاوکاریکردنی ئیسرائیل لە سێدارە دەدات. پەرلەمانی ماوە بۆ درێژکراوی کوردستان ڕەتی دەکاتەوە تاکو ئێستا جگە لە پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکگرتوو هیچ پەرلەمانتارێکی تر بە فەرمی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردبێت. سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان لا ڕوونکردنەوەیەکدا بڵاوی کردوتەوە بۆ ڕایگشتی ڕایدەگەێنن کە ماوەیەکە لێرە و لەوێ باز لەوە دەکرێت گوایە چەند ئەندامێکی پەرلەمان بنێهێنی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش با سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی دیوانی پەرلەمان کردبێت. ڕوونیشکراوەتەوە لێرەدا بە پێویستی دەزانن ڕای بگەێنن کە تاکو ئێستا جگە لە پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکگرتوو هیچ پەرلەمانتارێکی تر لە فراکسیۆنەکانی دیکە بە فەرمی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش نەکردووە. دوای درێژکردنەوەی وادەی پەرلەمانی کوردستان ژمارەیەک لە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان درێژکردنەوەیان بە نایاسایی وەسف کرد و ڕایان گەیاند کە دەست لە کار دەکێشنەوە. ئەمڕۆ ساڵێک بەسەر کوژرانی نەقیب محەممەد لەتیف ئەفسەری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان لە سلێمانی تێدەپەڕێت کە سوکارەکەشی ڕایدەگەێنن ماوەی 8 مانگا بکوژانی دەستگیر کراون بەڵام هیچ دانیشتنێکی دادگا بەڕێوە نەچووە. لە ڕوونکردنەوەکەیدا بۆ ڕایگشتی کە سوکاری نەقیب محەممەد ئاشکرای دەکەن 8 مانگ بەسەر دەستگیرکردنی تاوانباراندا تێپەڕ دەبێت بەڵام هێشتا هیچ دانیشتنێکی دادگا بەڕێوە نەچووە. ڕەنگە زۆری کەیسەکان لە دادگا وای لێکردبین ئەم دواکەوتنە قبول بکەین بەڵام هیچ دەستێوەردانێکی کۆمەڵایەتی و سیاسی لە دۆسیەکەدا قبول ناکەین. لە کۆتایی ڕوونکردنەوەکەدا پەیامێکی گرنگ بڵاو دەکەنەوە و دەڵێن ماڵی شەید نەقیب محەممەد لەتیف هەرگیز و هەرگیز نەسوڵحیان کردووە و نەسوڵحیش دەکەن نە هیچ دانیشتنێکی کۆمەڵایەتی قبول دەکەین بۆ لە دەستدانی ئەم ڕۆڵە ئازیزەمان بەڵکو تەنها چاومان لە دادگایە و هیوامان وایە یاسا کاری خۆی بکات و هەر خۆی سەروەر بێت. شەوی شەممە 4 کانونی یەکەمی 2021 لە شاری سلێمانی داواکراوێک ڕوبەڕووی هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بووە و لە ئەنجامدا ئەفسەرێک بە ناوی نەقیب محەممەد لەتیف کوژرا و 3 پۆلیسی دیکەش بریندار بوون و هەر ئەو کاتیش بکوژانی هەڵاتن. بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی ئاستێکی پێوانەی تۆمار کردو نرخی 100 دلار گەیشت تا 150,000 دینار. بەیانی ئەمڕۆ لە کاتیکردنەوەی بازاڕەکانی درا و نرخی 100 دلار بەرامبەر بوو با 149,500 دینار. بەڵام بە گۆڕانی کات نرخەکان بەرز بوونەوە و ئێوارەی ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 100 دلار بەرامبەر با 150,000 دینار مامەڵەی پێوەکرا. جەبار گۆران وتەبێژی بازاڕی دراوەکەی سلێمانی لەو بارەیەوە بە شارپرێسی ڕاگەیاند هۆکاری ئەو بەرزبوونەوە ئەوەیە کە بانکی ناوەندی عراق ڕۆژانە تەنیا 100 بۆ 120 ملیۆن دۆلاری ئەمریکی دەخاتە بازاڕەوە لە کاتێکدا پێشتر نزیکەی 200 ملیۆن دۆلاری دەخستە بازاڕەوە. ئەوە ژوای کردووە داواکاری لەسەر دۆلار زیاد ببێت. سەبارەت با جێگیری یاداوەزینی بەهای دۆلار دەڵێت گۆڕانکاری لە بەهاکەیدا دەگەڕێتەوە بۆ خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە. ئەگەر بۆ ڕۆژانی دوایی خستنەڕوو زیاد بکات نرخەکەی ئاسایی دەبێتەوە و دادەبەزێت. بە پێچەوانەوە خستنەڕوو بەم شێوەی ئێستا بێت ئەگەری بەرزبوونەوەی زیاتر هەیە. ناوەندی ڕاگەیاندنی دەستگای قەزای میزانی ئێران ڕایگەیاند 4 هاوڵاتی ئێرانیان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئیسرائیل لە سێدارە داوە. دەستگای قەزای میزانی ئێران لە پەیامێکدا ڕایگەیاند هەرێکە لەو 4 کەسە کە هاوکاری هەواڵگیری ئیسرائیل و بەشداری پرۆسی ڕفاندنیان لە ئێراندا کردووە بە سزای لە سێدارەدان سزا دراون. ناوەندی قەزای میزان ڕوونیشی دەکاتەوە ئەم تۆڕە بەڕێنمایی ئیدارەی ئیطلاعاتی ئیسرائیل خەریکی دزین و لەناوبردننی مڵک و ماڵی تایبەت و گشتی و ڕفاندن و دروستکردنی دانپێدانانی درۆ بوون لە ڕێگەی تۆڕی هەواڵی دەرەکیەوە کە لە کۆتاییدا ئەندامەکانی ئەم تۆڕە بە هاوکاری هێزەکانی سوپای پازداران دەستگیر کراون. سزادانی لە سێدارەدانی ئەو کەسانە لە کاتێکدایە بە وتەی چالاکوانانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێران هەمیشە و کەسانە لە سێدارە دەدات و هاوکاریکردن لە دەستی دەرەکی بۆ تێکدانی دۆخی ئێران دەکاتە بیانووی سزا قورسە سەپێنراوەکان بەسەریاندا. هەواڵەکانم پێشکەشکردن هەشاد بن.